وەکو هەموو پایتەختەکانی دنیا و هەموو شارەکانی دنیا لە سەری ساڵدا لە بۆ هاوڵاتیانی شارەکەمان دروست بکرێت لەگەڵ ئەوەشدا هەولێر ئەو شوێنەیە کە ساڵانە و بە بەردەوامی لە پشوەکان و لە سەری ساڵ و لە جەژنەکاندا ژمارەیەکی زۆر لە گەشتیار ڕووی تێدەکەن. ئەو ساڵەکە بە دەستخۆشیەوە وێڕای چەند پلانێکی هەمەلایەنە کە لە ئاستی هەم کارجەڕیەوە هەمیش ئەمنیەوە دانراوە لەوەی کە لە سەری ساڵدا و لە هەموو مناسبەتەکانی ئەو ئەنجامدانی ئەو چالاشیانە کەشێکی ئاسایشی لەبار لە بۆ هاوڵاتیان و لە بۆ گەشتیاران دروست بکرێتن و چەند شوێنێکیش وەکو بازاڕی سەری ساڵ کراونەتەوە هەر ئەو ڕۆکەش ئەو ڕۆ ئێوارە بە دەستخۆشیەوە ئەو ساڵ سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە چالاکیی دەڕۆژیدا بە شێوەیەکی زۆر درست ئامادەکاری باشیان کردێکە لە ناو سنتەری شار و لە بەردەم قەڵای هەولێر دەبیتن. ئەو شۆ بە فەرمی دەست پێ دەکا هەم بازارێکە و ئیتر کۆمەڵێک چالاکی هونەریش لە خۆ دەگرێتن و هەروەها ئەم شەویش لە قەزای عنکاوە ئەلەوێش دیسانەکە دەست بە فیستیڤاڵی عنکاوە دەکرێتن کە ئەویش دیسانەکە ماوەی دە ڕۆژ ئەو فیستیڤاڵە بەردەوام دەبیتن لەگەڵ کۆمەڵێک چالاکی دیکە کە ئەنجام دەدرێن ئومێد دەکەین هەمویان ببێتە مایە ڕەزامەندی هاوڵاتیانی شارەکەمان و هەروەها دڵخۆشی میوان و گەشتیارەکانی کە دێنە شاری هەولێر واتە لە هەموو ئاستەکاندا ئامادەکاری باش کرایە و ڕێوشوێنی ئەمنی گیراوەتە بەر زەمینەی خۆش کرایەوەی بە ئاسانترین شێوە بە باشترین شێوە زۆرترین گەشتیار ئەو ساڵەکە سەردانی